بەیاننامەی پەیام و هاوپشتی خۆپیشاندەرانی شارەکانی باشووری عێراق و بەغدادی پایتەخت. ئێمە شوەک خەڵکی هەرێمی کوردستان کە بەشێکین لە عێراقی فیدراڵ هاو هەڵوێست و هاودەنگ و هاو ئامانجی ئێوەین. ئێمە ئومێدی گەورەمان بە خەبات و تێکۆشانی ئێوە هەیە بۆ ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتی و حکومەت و دەسەڵاتێکی مەدەنی. ئەم شەپۆلە لە ناڕەزایەتی و هاتنە مەیدانی ملیۆنی ئێوە ئەو ڕاستیە سەلمێنێکە عێراقیەکان گەلێکی زیندون و خاوەن فەرهەنگ و شارستانێتێکی گەورە و مەزنن. ئەم خرۆشانە جەماوەریە بەرهەمی کەڵەکەبوونی چەندین ساڵە لە بێزاری و تووڕەبوونی ئێوە لە ئەحزاب و ڕەوتە تائیفی و کۆنەپەرستەکان کە بە زەبری هێز و سەرکوتکردن دەسەڵاتی خۆیانیان بەسەر خەڵکی عێراقدا سەپاندووە. جەماوەری خۆپیشاندەر، خواست و داواکاریەکانتان دروشم و پەیامەکانتان هۆکاری گۆڕانکاری گەورە و ڕیشەیی دەبێت لە نەخشاندنی ئایندەی سیاسی کۆمەلگای عێراق بە ئاراستەی بە مەدەنیکردنی سیستەمی سیاسی و پێکەوە ژیانی ئاشتیانەی سەرجەم عێراقیەکان. ئێمە وەک بەشێک لە ئازادی خوازانی دانیشتوانی هەرێمی کوردستان سەرەڕای پشگیری خۆمان لە تەواوی خواست و داواڕەواکانی ئێوە هاوکات پەیاممان هەیە بۆ حکومەت و پەرلەمانی کوردستان و دەڵێین دۆخی هەرێمی کوردستان ئەگەر لە باشووری عێراق خراپتر نەبێت هیچ باشتر نییە، چی لە ڕووی ئابووری و چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی خزمەت گوزاریە سەرەتایەکانەوە. ئەگەر لە کورتترین ماوەدا چاکسازی ڕیشەی نەکەن ئەوە هەرێمی کوردستانیش لە بەردەم ئەگەری کراوەی خۆپیشاندان و ناڕەزایی گەورەی جەماوەریدایە. عاقیبەت هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەر ئاشوبێک ببێتەوە ئێوە لێی بەرپرسیارن. بۆیە ئێمە بە گرنگی دەزانین بە چەند خاڵێک لە خوارەوە جەخت لەسەر هەموو ئەو خواست و داواکاریانە بکەینەوە کە خواست و داواکاری هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستانیشە. هاوکات ڕووی دەمیشمان لە ئێوەیە و داوا دەکەین ئاوڕی جدی لە داواکانمان بدەنەوە. یەکەم، ڕەتکردنەوەی دژایەتیکردنی دەسەڵاتی حیزب و ڕەوتە تائیفی و کۆنەپەرستەکان. دووەم، ڕەتکردنەوەی دژایەتیکردنی دەستێوەردانی وڵاتان لە کاروباری عێراق. سێیەم، ڕەتکردنەوەی دژایەتیکردنی سیاسەتی ئابووری و بازاڕی ئازاد و بەتایبەتیکردنی کەرتە ئابووریەکان. چوارەم، چوونە ژێرباری خواست و داواکاریەکانی خەڵک و وەکو پێداویستی خزمەتگوزاری ئاو و کارەبا و سوتەمەنی و تەندروستی. پێنجەم، دابینکردنی هەلی کار و وەڵامدانەوە بە خراپی ئاستی بژێوی هاوڵاتیان. شەشەم، فراهەمکردنی زەمانەتی کۆمەڵایەتی و تەندروستی خاوەن پێداویستی تایبەت و پیر و بە ساڵاتچوان. حەوتەم، چارەسەرکردنی کێشەی ئاسایشی خۆراک. هەشتەم، هەڵوەشانەوەی موچەی خانەنشینی پەرلەمانتار و پلە باڵاکان. نۆیەم، داڵدەنەدانی کەسانی سیاسی عێراق و تێوەگلاو لە گەندەڵی کە لە ترسی ڕوبەڕووبوونەوەی یاسایی بەغدادیان جێهێشتووە و لە هەولێر پەنادەدرێن.